ئەو باسە نا واتە بێ باسێک بێ بەگڵی تۆ لەگەڵ من باسی ناکەی چی باسەکە کامە هەر باسێ بێ ئەی ئێستا باسمان نەکرد ئەو باسە نا نامێکە سەری هەواڵەکان ناکەم باشترین شت ڕاکردنە لەو بەتاڵیە نەموام و نەسەلام و نە هیچ بە جەهەنەم جاڕووین بۆیش لەوێ چی نانەوەی گەرم بەم لاشۆم بێتاقەت ڕیشە تاشم نانای هەمەوە هەبێ بێتاقەتی لەو بێدەنیا ترسم کە هەمیشە لەگەڵمانایە و ناهێڵە پێکەوە بین یاریەکی چەند سەیرە کە بەشێک لە خۆشەویستی و بەشێک لە ڕقیتیایە